عزیزان ئێستا لە شاری فێرفاکسین لە باکووری ویلایەتی ڤێرجینیا. وەک لێتانەوە دیارە بەڕێزێکی کورد لێرە خواردنگەیەکی کوردی کردوتەوە بە ناوی کەبابی هەولێر ئەربیل کەباب. چین سەیرەکەین بزانین ئەربیل کەباب زۆری خواردنەکانی چین و کڕیارەکانی کێن و ئیش و کار و بزنسەکەی چۆنە لەم ناوە. بێگومان زۆر خەڵکی کورد لە ئەمریکا بە دەیان کورد لە ئەمریکا لە ویلایەتەکانی تری وەکو تێنسی و ئەتلانتا و هەروەها نۆرث داکۆتا و میشیگان و کالیفۆرنیا و تەنانەت لە نیویۆرکیش چێشتخانە و ڕێستۆرانتی کوردیان کردوتەوە و تا ڕادەیەکی باشیش خواردنی کوردی شوێنی خۆی کردوتەوە لە ئەمریکا. ئەم بەڕێزەش کەبابی هەولێری کردوتەوە لێرە با بەیەکەوە بزانین بیرۆکەی ئەم بزنسەی چۆن بوو، کەبابی هەولێر تام و چێژی کەبابەکەی هەولێری هەیە یا جیاواز. ئەو پێرەچی خواردنەکەی من هەنداوەی کەبابم کردبوو یاە کەباب شتەکەی نەگەیشت نەوەڵی خێزانەیە قەی ناکەیت بارووا بێ فەقیرە ڕەمە بەشێت ماشەڵڵام خێزانە چوار کەسن بای 25 نەفەر خواردنیان لەوە کردووە کوردیش بەڵام ناکەم کوردوە. ئەوەی کە تێبینیم کرد ژمارەیەکی زۆر ئۆردەریان هەیە بە ئۆنلاین بۆ دیلیڤەری. هەر ئەمڕۆ ئێوارەش وەکو بینیم لەگەڵ شێفەکە قسەم کرد کە وتی ئۆردەرێکی زۆری هەیە بۆ ئاهەنگێک ئەم ئێوارەیە. دەڵێن ئەم کەبابە بەڕاستی تام و چێژی هەولێری هەیە. بە کێشەی گۆشت لە ئەمریکا ئەم شتە هەیە بەڕاستی ئێمە لە زۆربەی زۆری ڕێستۆرانتەکانی تر کە کوردینین یاخود کەنانە عەرەبیین بۆ منە ڕێستۆرانتەکانی پاکستانی و ئەفغانی و ئەوانە کە کەباب دەکەن کەبابەکان جیڕن گۆشتەکەی ئێرە جیڕە. ئێمە خۆشمان چەند جار کردومانە هەر جیڕ دەرەچێت لە زمان زۆر جار بازەوە دەکرێم گۆشتە هۆکاری ئەوەیە کەباب کاوا دەرەچێت لێرە لەبەرەوەی هەم بەزوو چێوری کە لە کوردستان دەخێتە کەبابەوە لێرە نییە مەڕ ئێرە ئەوەی نییە دونگی نییە دوگی نییە دوو قەپاغەکەی نییە. ئەوە کەبابەکەی نیگەیشت بابزان کەبابەکەم چۆنە. واو لەم تەرتیبە جوانە. Thank you that's the bread. ئەمە نانەکە جارێ پێش هەموو شتێک وەک نانەکەی خۆمانە نانی کوردەوەی ئەم جۆرە خزمەتە تەوان لە ئەمریکا نییە شتە وەکەوەی کە لە زۆر ڕێستۆرانتەکان دەبینی ئەمە لێرە زەڵات پشتیوە لێرە هەموو یوێ پارە بێ بەڵام من داوام نەکردووە کەچی خۆیان هێناوێنە. بە ماشەڵڵا تەماشاکەن. Thank you very much. Thanks a lot. Thanks. ئەمە کەبابەکەیە شکرەوەکە وڵا ڕێک وەکو شکڵی خۆمان دەکرد. Can I also have a drink? Anything like a Pepsi or Coke? Thank you. ماشەڵڵا ئەمە کەبابی هەولێرەکە کەبابتانی کەم زانم کەبابی هەولێر بڵین تامەکەی چۆنە لێرە من دەچێکی لێ بخۆم جارێ ئەگەرچی من نانیشم خواردووە بەڕاستی ئەوە کوردمەوەم باس کردم لە ئەمریکا ژەمێک و تامی کاتێک نییە بۆ ناخواردن ئەمە نازەم لە کامی دادەین ئەمە لێرە بە بزانین حموسی خۆمانە حموسەکەی خۆمانە ڕێک تامی حموسی خۆمانەیە حموس قەحینە. Thank you very much. سپاس. کەبابەکە بە بزانین جارێ ئاخر لێرە میمترین شتە بێت تامەکەی ڕنگ و شکڵەکەی وەڵا ڕێک کەبابی خۆمانە. بسم الله. ماڵێ بە شەرەف کەبابی هەولێرە. وەڵا ڕێک کەبابی خۆمانە تام و چێژەکەی و چڕێکەی ڕێک کەبابی هەولێرە. نەمدانیەوە نەخۆفە. بێوە ناخۆش خاڵە لەناو ئەمریکا کەبابی هەولێرە خۆی. وەڵڵاوە کەبابی هەولێر کاکە. سڵاو کاکە گیان ئەمە بزانم جەنابەت کێیت و خەڵکی کوێیت و لێرە لەم ناوە چیەکە ئێستا؟ سڵاو قوربانجان من محەممەدم خەڵکی سلێمانیم. وەڵی لێرە چایخانەی شیلیە کوردەواریە مەتامی لێ بۆ خۆمان کۆتای هەفتەی نام شوێنانە بۆەوەی هەز بە خەریبی نەکەین وەکوای بێ لە ماڵی خۆمانیان کە خەڵکی ئێرە بینین و خەڵکی خۆمانە بینی عادەتی ئەماوانەمان نیە بچین بۆ ئەم لاولاو بۆ کڵە بۆ شوێنانە این بۆ ئێرە خۆمان لێرە مەشغوڵەکەین بە کۆتای هەفتە و ڕۆژێکە لێرە بەسەرە بێ. ئەی کاک محەممەد لێرە چۆن خواردن و جۆری خواردنەکان کە لێرە پێشکەش دەکرێن تا چه ڕادێک هەست دەکەیت کە تام و چێژی خواردنی خۆمانی پێوە دیارە؟
وڵی شێفەکە هەر خەڵکی لای خۆمان ینی کووردە ساحبەکەی کووردە و خواردنەکانش هەر خواردنی خۆمان لێرە دروست دەکرێن بۆ نمونە کەباب تشریب خۆزی تر هەموو خواردنەکە بریانی هەموو خواردنەکانی خۆمان لێرە دروست دەکرێن. باشە پرسیاری کۆتاییم ئەی وەکو گەنجێک کە لێرە بێگومان ئێوە جاجارە مەسەلە هەر بە تەنیان نایێت لەوانێ لەگەڵ کۆمەڵە ڕەفیق بێت لەگەڵ کۆمەڵە برادرێک بێت لێرە کە کاتەکە بەسەر دەبن باسی کوردستان دەکەن بیری کوردستان دەکەن یادەوەریەکانی کوردستان باسەکەن وڵا بەتاکید ئینسان کە دوور بوو لە هەر شوێنێکەوە هەر بۆ نمونە لە هەشن کە تۆ لە دایکە بیت دێ دوور بیت بەتاکید بیری خۆشی و ناخۆشەکانی جاریوا بیری ناخۆشەکانی شەکەین بەتاکید بیری کوردستانەکەین باسی کوردستانەکەین باسی کەسب کارمانەکەین باسی هەموو ڕۆژە خۆش و ناخۆشەکانی ژەکەین. محەممەد دو پرسیار ئەگەر خواردنێک لە کوردستان زۆر بیری بکەیت خواردنێکی تایبەتی کوردی چی بیری شیەکەیت؟ وڵی بیری سەر و پێ زۆر زۆرەکەم لەگەڵ ئەو ساوەری کە دایکم دروست دەستخۆش دەست باس.